بەڵە خۆشەویستان تەوەرەی سێمی پرۆگرامەکەمان و کۆتا تەوەرەی ئەمڕۆمان باس لە بابەتێکی گرنگەکەین وەک ئاماژەمان پێکرد پێشتر چۆن لاشەمان تووشی گرفت و نەخۆشیە بێ بێگومان دەرونیشمان بەم شێوازە تووشی نەخۆشی و گرفت و ئاڵنگاریە بێتەوە بابەتێکی گرنگ کە پەیوەندی بە دەروونەوە هەیە و پەیوەندی بە ڕۆحەوە هەیە ئەویش بریتیە لە ئاین لەسەر ئەم بابەتە لە سۆرانەوە میوانداری بەڕێز ئیدریس محەممەد ڕێنماییکاری دەرونیمان کردووە مامۆستا ئیدریس سڵاوی خوارد لێبێت ئەم کاتت باش سڵاوی خوا لە جەنابیش بێ باس دەکەم سەلامەتن با لەوە دەست پێ بکەین ئاین تا چەند گرنگە بۆ ڕۆح و بۆ دەرونی مرۆڤەکان بەناوی خوای گەورە و میهرەبان دەستان خۆش بێ پێشەچی بابەتێکی گرنگتان هەڵبژات توانین بڵێین ئەو بابەتە کەم تا زۆر لەلایەن بەتایبەتی لەلایەن پسپۆڕانی دەرونیەوە ئەتوانم بڵێم بەداخۆ تا ئێستا بە ڕێژەیەکی کەم لەو بابەتە دواون جەنابتان کە ئەو دەست پێشخەرێتان کردی ئەوە شتێکی زۆر گرنگە بۆی بتوانین زیاتر لەلایەنە زانستێکی ئەو بابەتە بکۆڵینەوە سەبارەت بە پرسیارەکەی جەنابی شت تەمەەن پرسیارەکە زۆر فرەڕەهەندە لەواتێ نتوانین بە کاتێکی کەمە وەڵامی تەواوی پرسیارەکە بدەینەوە بەڵام خودی ئەو ڕەهەندووە فاکتەرانێکەوە دەری دەخەن لە ڕووی زانستی دەرونیەوە پەیوەندیان بە ئاینداری هەیە وەکو باسم کرد فاکتەری زۆرا و زۆرن جا لەلایەنی پیشەیی بێ لەلایەنی کەسی بێ لەلایەنی خێزانی بێ واتە ئەو لایەنە زانستیانی کە بەپێی توێژینەوە دەرونیەکان دەری ئەخەنکەوە ئاینداری کاریگەری لەسەر ئەدا و ڕۆلی تاکێ لە ناو کۆمەڵگەیە لە کۆمەڵێک لایەنەوە کاریگەری هەیە جا کاریگەریەکی نەرێنی بێ کاریگەریەکی ئەرێنێ بی یاخود ئەوەی کە هیچ کاریگەری نەبێتن بە بۆیە وەکو باسم کرد فرەڕەهەندە بابەتەکە ئەتوانین لە پرسیاری واتە پرسیارەکان بکەینە لەقلق بۆی زیاتر هەم بینەران و بیسەرانیش لە بابەتەکە تێبگەن هەمیش بتوانین بە کورت و پوختی باشتر وەڵام بدەینەوە کەواتە مامۆستا ئیدریس لە سۆنگەیەکی ترەوە من بپرسم بەڕێزت وەکو ڕێنماییکارێکی دەرونی ئەو کەسانەی دێنە لای بەڕێزت ئەوەی لە توێژینەوەکانە ئاماژەی پێکراوە تابێت لە کۆمەڵگای کوردەواری خۆمانە ئەوانەی ئایندارن باوەڕدارن ئاینیان هەیە بەراورد بۆ کەسانەی کەمێک با بڵێن ئیلتیزاماتی ئاینیان یاخود ئایندار نین لە ڕووی دەرونیەوە هیچ جیاوازیەک لە نێوانیان ئەکرێ بڵین ئارامی دەرونی بەشێک لەوانەی ئایندارن خودی ئاینەکەیە بەڵێ بە شێوازێکی گشتی ئەگەر وەکۆڵێ بە پێوەرێکی گشتی ئەکسەرێتی توێژینەوەکان ئاماژە پێ بکەین کە لەسەر ڕۆلی ئاینداری یاخود پەرستشەکان لەسەر ئاستی دەرونی تاک یاخود ئاستی خۆشنودی و خۆشگوزەرانی دەرونی تاک زۆرینەی زۆری توێژینەوەکان ئاماژە بەلایەنێکی ئەرێنی ئەدەن و سەبارەت بەو کەیس و ئەو حاڵەتانێکەوە ڕوبەڕووی ئێمە بێتەوەکو دەروناس یاخود وەکو ڕێنماییکاری دەرونی یاخود ئەو کەیسانێک کە ئەچنە لای چارەسەرکارانی دەرونی و پزیشکانی دەرونی و پسپۆڕەکانی تری تایبەت بەو بوارە تەبەن لە وەکو کوردستانی خۆمان ئەتوانین بڵێین ڕێژەکە چکە بە حکمیەوەی کە کوردستانی خۆمان خۆی ڕێژەی زۆرینەی پابەندی ئاینە بۆ نمونە ئاینێکی وەکو ئاینی ئیسلام لەواتێ ڕێژەکە زۆر پێوەرێکی زۆر گشتی وەرنەگرێت چونکە ڕێژە زۆرینەکەیە بەڵام حتمما ئەو کەیس و ئەو حاڵەتانێکەوە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە ئەتوانین قسێکی زانستی لەسەر بکەین کە قسە و بابەتی زیاتریش هەڵەگرێ بۆ توێژنەوەی زیاتری پێویستە فعلەن ئەو حاڵەتانێکەوە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە جا کەم تا زۆری بەشەکی زۆریان ئەتوانین بڵێم ئەوانە بووە کە بەتایبەتی لە بابەتەکانی وەکو نەخۆشی عەقڵیەکانی وەکو شیزۆفرینیا یاخود حاڵەتە توندەکانی وەکو خەمۆچی و بیری خۆکوژی و کۆمەڵی حاڵەتی تر زیاتر لەو کەسانە تێبینی کراوەکەوە تاوەی کە ئاستی پابندبوونی ئاینیان بە شێوازێکی زۆر هەڵە گرتووە یاخود ئاستێکی توونڕەوی ئاینیان هەیە یاخود کەسانێک بوونکەوە کەمتر پابەندی پەرستشە ئاینەکان بوونە زیاتر ئەم حاڵەتەوەم تێبینیانە و ئەمە ڕاستە بیتەوە لەگەڵ ئەو توێژینەوە جیهانیانەی کە ئەکرێ
لەسەر ئاستی ئاینداری تەندروستی دەرونی فبۆیە پەیوەندێکی نەرێنی لەسەر ئاستی خۆشنودی و تەندروستی دەرونی دۆزراکەوە هەرچەندەوەکو گوتم پێویستی بە توێژینەوەی زیاترەوە لێکۆڵنەوەی زیاتر بەڵام ئەوەی کە ئەمە لە حاڵەتەکان تێبینیمان کردیە بەشێکی زۆریانەوانەی کە حاڵەتە توندەکانیان هەیە یاخود ئەوەی کە ئێمە ڕێنماییمان کردوونەوە دکتۆرانی دەرونی چاپێککەوتنیان لەگەڵ کردوون بەشێکی زۆریان یاخود ئەوەی کە بە شێوازێکی توندڕەوانە و زۆر نالۆژیکانە پابەندی ئاینەکە بوونە یاخود ئەوەی کە کەسانێک بوون ئاستی لاوازیان لە ڕووی ئاینەکەەوە هەیە بۆیە زیاتر تووشی حاڵەتە توندەکانی نەخۆشیێت دەرونی و نەخۆشی عەقڵەکان بوون. زۆر باشە کەواتە مامۆستا چۆن با بڵین کەسێک کە هەڵگری هیچ ئاینێک نەبێ گرفتی دەرونی بۆ دروستە بێ ئەوەی کە ئاماژەشت پێکرد کەواتە ئاینیش جا ئیسلام بێ یا هەر ئاینێکی دیکە بێ ئەوەی ئەوترێ لەو پەیڕەوکردنی ئەو ئاینە کورتی لێبهێنی یا تێی پەڕێنی و دەمارگیربی و ئەوەی ئەوترێت تونڕەوبی لەسەری نەک ئەوەی کە لە ئیسلامە باز لە وەسەتیەتەکات لەو ڕۆژۆ دیسانەوە هەر گرفتمان بۆ دروستەکات کۆکی لەگەڵم بەڵێ بزەبێت ڕێک لەو بابەتێک کە باسمان کرد هەمان ئەو پەیوەندیە نەرێنیە دروست دەبێت کاتێککە کەسێک ئاستی توندڕەوی ئاینی بە شێوازەکی بەرزە یاخود کە کەسێک ئاستی لاوازی ئاینی و پەرستشەکانی یاخود لایەنی ڕۆحانی لاوازە ئەمانە پەیوەندیان هەبوو بە ئاستی توندی حاڵەتەکانی نەخۆشیە دەرونیەکان ئەو پێچەوانەشەوە ئەوانەی کە ئاستی ئاینداریان بەرزە تەبانەوە توێژینەوەکان باسی ئەماکەن تەنها قسێکی سەرزارەچی نییە بەڵکو توێژنەکان بە شێوازی گشتی و تێکڕایی ئاماژە بۆ حاڵەتاکەن و ئاستی توندڕەوی وەکو جەنابیشت باس کرد بەڵێ بەداخەوە کە زۆریان ئەکرێت تووشەی کۆمەڵێک حاڵەتی کە ئەمەش زۆر جار ئەمە بە شێوازەکی نەرێنی لێکە درێتەوە بەرامبەر بە ئاینەوە زۆر جار بەشێک لەو پسپۆڕە دەرونیان یەکە لە جیهانی دەرونناسیداوە بە تایبەتی لە وڵاتانی وەکو ئەمریکا و بەریتانیا کە خۆیان پسپۆڕێک زیاتر لەو بارە لێکۆڵینەوە توێژینەوە ئاکەن زۆر جار خودی ئاستی توندڕەوە ئاینەکەی یەکسانەکەنەوە بە ئاستی ئاین و ئاینداری و پەرستشی کە ئەمە خۆی لە خۆیدا زۆر بنەمایەکی زانستی نییە. مامۆستا ئیدریس مادام باس لە ئاینەکرێت لەسەر تەندروستی دەرونی مرۆڤ هەڵە تێگەیشتن لە ئاین و یانێتوانین بڵێن دیسانەوە چۆن تێگەیشتێکی قوڵ و هۆکارە بۆ دەرونێکی ئارام تێنەگەیشتن لە ئاینەکەش هۆکارێک بێ بۆ نائارامی دەرونی بە دیاریکراوی باباسی ئاینی پیرۆزی ئیسلام کە چونکە ئێمە لە کۆمەلگایەکی کوردەواریان زۆر جا خەڵک دەڵێ ئاینەکە تێنەگەیشت و ڕەنگە بەشێک لە عیبادەتەکانی بە زۆر ئەنجام بدا ئەسڵەن پێی قەڵسە بچێ نوێش بکە ئەمە چۆنەکرێت دەرونی دین دەرونی ئەم کەسە ئارام کاتەوە ئەمە هەر ناوی مسلمانە یاخود لە ئاینەکەی تێنەگەیشتووە یاون ئەبێت چی بکرێ بۆی ئاین یان لە چ کاتێکە ئاین کاریگەریەکی ئەرێنی باشێ بێ لەسەر تەندروستی دەرونی مرۆڤ. بەڵێ زۆری توێژنەوە راپۆرتە زانستەکان ئاماژە بەواکەن چۆن وەکو باسمان کە ئاستی لاوازی پەرستشی و ئاینداری کاریگەری لەسەر لاوازی باری تەندروستی دەرونی تاکیشەیە بە هەمان شێوە کەسێک کە بەنمونەمە چەند حاڵەتێکمان هەیە وەکو حاڵەتی دڵڕاوکە یاخود ترس لە مردن کاتێک کە تێبینی کراوە لای ئەو کەسانێکەوە بە شێوازی زۆر تاکید لێکردنەوە و دڵنیاکردنەوەیکی زیاد لە حد کاتێکە بۆ نمونە کەسێک دڵڕاوچەی هەیە لە ژیانی خۆی لە ژیانی داهاتووی هەیە یاخود پێی وایە بۆ نمونە خوای گەورە خەتلی خۆش نابێ یاخود تاوانێکی هەندەی کردووە کە ئەمە وای کردووە ئاستی هەستکردن بە تاوان و وای کردووە کە زیاتر حاڵەتە دەرونیەکانی بەتابەتی دڵڕاوچەی بەرز کاتەوە چونکە ئەو کەسە وای وێنای کردووە کە بۆ نمونە خوای گەورە لەو کەسە خۆش نابێ چونکە بیر و باوەڕێکی هەیە کە دوجار لێپێچینەوەی لەگەڵ ئەکرێەوە پاداش و سزاکرێ بە بۆیە کاتێک ئەو کەسانە تووشی ئەم حاڵەتە بوونە ئاستی دڵڕاوچیان بەرز بۆتەوە لەبەرەوەی بە شێوازێکی زۆر نەرێنی لە ڕوانکەی داهاتووی خۆیان لە ڕووی ئاینی و لە ڕووی پاداش و سزاوە کۆڵیوەتەوە و چەمچی
خوددا وەکو پەرستشەکانیان وەکو وەڵامدانەوەی پاداش ڕزاکەیان بە شێوازێکی نەرێنی لێکداوە توندڕەوانە زیاتر سەیری بابەتەکەیان کردووە هەتا ترس لە مردن ئەمەش یەکێکترە لەو حاڵەتانەی کە لای کەسانی باوەڕدارێکی زۆر بەتین دروست بووە واتە کەسێکە بەو مانایی کە ئەڵێن باوەڕدارێکی زۆر ینی کە ئەکرێت زیاد لە حەدی خۆی کەسەکە زۆر وێنای بۆ ترس بۆ مردن بۆ نمونە بەردەوام بیرە لەوا کاتەوە ئەگەر بمرێ خوای گەورە لەی خۆش نابێ ئەگەر بمرێ ئەو سزا ئەدرێ ئەگەر بمرێ ئەو چاکێکی وای نەکردووەکەوە خوای گەورە لەی خۆش بێواتە هەمیشە بێ ئەمەلبوونی زیاتر پێش خستووە لەگەڵ ئەو ڕەحمەتێکە بۆ نمونە خوای گەورە هەیەی بەرامبەر بە بەندەکانی و لە تاوانەکانی خۆشە بێ بۆ ئەمەش کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵە کۆکاری تر کاریگەری لەسەر و تاکە کردووە کە تووشی ئەم بیر و باوەڕانە بووە. بەڵێ مامۆستا ئیدریس هەرچەنە لەوە چ لای خۆمان توێژینەوەکان یان نەبن یان ئەگەر هەبن زۆر کەم بن بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو لە ئەوروپا لە ڕۆژاوە بێگومان توێژینۆ لەسەر زۆرێک لە بابەتەکانەکرێ هەرچەنە لەوێ دینی ئیسلام لە پلەی یەکەمان نییە و ئەوانەی کە پێڕەوکاری ئاینەکانن مەسیحێتە بێگومان بەڵام ئێمە باسمان لە ئاینە تاکێک کە مولتەزیمە بە ئاینێکەوە ئیسلام بیان مەسیحی بە هەر بابەتێکی دیکە بێ ئەمێ ئەوە بپرسم توێژینەوەکان ئەوەندەی جەنابەت مطالعات هەبێ لە سەریان چیمان پێ ئەڵێن لە نێوان کەسێک کە ئایندارە و هەڵگری ئاینێکە لەگەڵ کەسێک ئەوەی کە پێی وترێ مولحید بەنی بڕای بە هیچ ئایدیا و ئاینێک نییە و خاڵیە لە ئاین تا چەند ئەمە لەسەر دەروون دروستی کاریگەری هەیە بێ ئاینی و ئاینداری وەکو لەسەر تاشە ئاماژەمان پێکرد توێژینەوەکان نیش بوونتە ژینگەی زۆرا و زۆر بەپێی ژینگەکان بەپێی بارودۆخەکان و بەپێی توێژێرەکانەوە گۆڕانکاریە مەسەرداهاتیە لە ژینگەکانی وەکو لە ڕۆژ ئاوا کە ئەو توێژینەوانەی کە ئەکرێ حتمما زیاتر زۆرینەی توێژینەوەکان لەسەر ژینگەی بۆ نمونە ئاینەکانی وەکو مەسیحیەت یاخود ئاینەکانی تری وەکو هیندۆسی یاخود ئاینەکانی جوولەکەەوە ئەنجام درراوە بەراوردی پەرستش و ئاینەکان بە تەندروستی دەرونی بەو ئاینانە کراوە وەو توێژینەوانش کە لای خۆمانە کراوە تەبان وەکو جەنابی شت ئاماژەت پێکرد بەداخەوە لە وەکو وڵاتی عێراق و کوردستانی خۆمان کەم تا زۆر توێژینەوە کەم هەیە یاخود توێژینەوەکان زۆر ئەو سامپڵ و ئەو نمونانێکە لە توێژینەوەکان بەکار هاتووە زۆر ڕێژەیەکی زۆر نییە یاخود زۆر پێوەرێکی زۆر زانستی نییە بەڵام ئەتوانی بڵێن خۆشبەختانە لەم دوایانە کۆمەڵێک توێژینەوە لانیکەم ئەو توێژینەوانی کە لە وەکو لە ئاسیا ئەنجامدرێ یاخود لە وڵاتە عەرەبیە ئیسلامیەکان ئەنجامدرێ ئەوە کەم تا زۆر بەراوردێکی تا ڕادەیەک زۆر نزیکە کە هاوسەنجێک پێیا بکرێت لەگەڵ ئەو ژینگەی کە بۆ نمونە لە وڵاتێکی عەرەبی وەکو سعودیا وەکو کوێیت یاخود وەکو ئێران وەکو تورکیا ئەوانەیە کە ئەنجامەدرێت یەکسانیەکەیە لەوەی کە بتوانێت پێوەرەکە تا ڕادێک یەکسان بکرێتەوە و توێژنەوەکانی تریشکە لە ڕۆژ ئاوایە ئەنجامەدرێت لە وڵاتە ئەوروپیەکان یاخود لە ئەمریکا کۆمەڵێک توێژنەوە یەکجار زۆر لەوێ بەتابەتی لەو 20 ساڵەی دواییدا کە زۆر گرنگی بە ئاینداری و هەتا یەک لە فێڵدەکان و یەک لە وەکۆڵێ بەشەکانی دەروونزانی بە ناوی سایکۆلۆژی ئۆف ریلیجن دەروونزانی ئاینداری پێیا بووەوە توێژینەوەی زۆر بەرفراوان ئەنجام درراوە و سەبارەت بەوەی کە ئاستی بێئاینی یاخود بێئاینی یاخود ئەوەی کە کەسەکە توندڕەویەکی هەبێ بەرامبەر بە ئاین یاخود کەسێکە هەرتەنها بێئاینی هەڵبژاردێەوە کەسێک پابەر نەبێ بە هیچ ئاین و یاخود بە هیچ پەرستشێکی دیاریکراوە بەراورد بە کەسێکی تر کە پابەندی ئاینی یاخود کەسێکی تر بە شێوازێکی یەکسان لێرەیە توێژینەوەکان وەکو گوتم چونکە لەسەر کۆمەڵگەی مەسیحیەت و هیندۆسی یاخود جوولەکەی ئەنجام درراوە بەڵام ئەتوانی بڵێن کە توێژنەوەکان ئەوەی ئاماژە پێکەن لە کۆمەڵگە و وەرژینگەی مەسیحیەت نشیندا بە حکمی ئەوەی ئاینێکی نزیکترە لە ئاینی خۆمان نەتوانین زیاتر پێوەرەکە لەگەڵوی باسی بکەین توێژنەوەکان بە شێوازێکی گشتی لەو فاکتەرانێکەوە لێکۆڵینەوەیان ئەنجام داوە بەنمونە لە خێزان لە بەختەوەری خێزان باس لەواکەنکەوە ئەو کەسانەی ئەو تاکانێکەوە لە خێزانێکی پابەندی ئاینی یاخود سەردانی کڵێسا و سەردانی ئەو پەرستگایانیانەیە کە خوددا پەرستیان تێکرێ یاخود ئاستی ڕۆحانەتیان بەرز بووە
ئاستی خۆشنودی و بەختەوەری خێزانی بەرزتر بوو بە بەراورد بەو خێزانانەی بەو تاکانەی کەوا کەمتر هەمووشۆی پەرزگە ئاینەکان یاخود کەمتر ڕێکار و ڕێنمایی ئاینەکانیان جێبەجێ کردووە یاخود لەسەر ئاستی بیرۆکەی خۆکوژی یاخود بیرۆکەی خۆ لە نابردون و بێئەمەلبوون و بێهیوابوون یاخود زۆر باوەڕ بەخۆ نەبوون ئەمەشیان پەیوەندیەکی زۆر ئەرێنی هەیە لە نێوان تاکێکەوە بیرۆکەی خۆکوژی نەبێ و کەمتر بەنا بۆ خۆکوژی بات کە پابەندی ئاینی بەرزە و بە پێچەوانەوە کەسێک کە بیرۆکەی خۆکوژی هەیە یاخود بێهیوایی و بێئەمەلبوونی لە ژیانە هەیە یاخود ئاستی باوەڕ بەخۆبوونی نزمە ئەمانش زیاتر لای ئەو کەسانە تێبینی کراوە کەوا چەوەی ئاستی ئاینداریان نزمە یاخود کەسێکە هەر بێ ئاینە یاخود ئاینێکی دیاریکراوی نیە و پابەند نییە بە ڕێکار و بە بنەمایەکی یاسایی لەبەرەوە ئەمەش هەرچەندە وەکو توێژەران باسیەکە ئەمە حاڵەتێکی تاڕادێک ئاساییە بەوەی بە حکمیەوەی کە لە ئاینەکانە بەتابەتی هەتا لە مەسیحی ئەوانە ڕێگری و قەدەغەیەکەیە وەکو یاخود ئاینەکەی خۆمان حرامکردنێکەیە کە کەسێک پەنا بۆ خۆکوژی با لەبەرەوەی سزایی هەیە بە بۆی ئەو کەساکرێت لە ترسی ئەمە پەنا بۆ حاڵەتە نەباوە ئەسڵەن بیریشی لێ نەکاتەوە بەڵام دوجار توێژینەوەکان هەر لەگەڵەوەدان کە گرنگەوێ کەسەکە بەرەو خۆشنودیەکی دەرونی بەرەو تەندروستێکی دەرونی بە هەر شێوازێک بێ بە هەر فاکتەرێک بیتن بۆیە بەتابەتی لە بابەتەکانی خۆکوژی و بێهیوابوون و باوەڕ بەخۆ نەبوون و یاخود خۆشگوزەرانی خێزانی وە کۆمەڵێک فاکتەری تر پەیوەندێکی ئەرێنی هەیە لە نێوحاڵتەکانە هەندێک توێژینەوەش هەیە کە ڕێژیان کەماتوانین بڵین هیچ پەیوەندێکیان نەدۆزیوەتەوە کەمەش کۆمەڵێک هۆکاری خۆی هەیە بۆ نمونە ئەو سامپڵێکە بەکار هاتووە ئەو توێژەرە ئەو ژینگەی کە توێژنەوەکەی ئەنجام درراوە ئەمانە هیچ پەیوەندێکیان نەدۆزیوەتەوە لایەنی ئەرێنەکەی چ لایەنی نەرێنەکەی و هەندێک توێژینەوەی کە ئینسان ڕاستگۆیانە بدوێ ئەوەندەی کە ئێمە زانیاریمان هەیە هەندێک توێژینەوەش هەیە توێژنەوەی کەمن تەبان پەیوەندێکی نەرێنیان دۆزیوەتەوە لە لێوان ئەوەی کە کەسێک خۆشنودی دەرونی بیان کەسێک هیچ پەیوەندێکیان نەدۆزیوەتەوە کە پەیوەندی بەوە هەبێ کە کەسێک ئاستی پابەندی ئاین یاخود پرستشەکان و ئاسی ڕۆحانەتی بەرز بێ کەسێک بەیانی تەندروستە لە ڕووی دەرونیەوە بەڵام ئەم توێژینەوانش کۆمەڵێک فاکتەری هۆکاری دیاریکرا و ڕۆڵە بینن کە چۆن ئەم توێژینەوان ئەنجام دراون بەڵام بە شێوازش گشتی زۆرینە و فرەڕەهەندی توێژینەوەکان لەسەرەوە کۆکنکەوە دیوێکی ئەرێنی هەیە لە نێوان تەندروستی و دەرونی ئاهەزکردن بە خۆشگوزەرانی دەرونی بە بەراورد بە کەسێکە ئایندارە. زۆر باشە مامۆستا ئیدریس محەممەد بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ قسەی لەسەر بکەین ڕۆڵی ئاین لە دەروون تەندروستیە قسەکانی بەڕێزت قسەی باش و چاک بوون کات لەوە زیاتر دەرفەتمان پێ نادا سوپاس دەکەین کە لە سۆرانەوە لەسەر ئەم تەور و بابەتە گرنگە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی عزیز بە هیوایەوەی هەموو لایەک تەندروست باش بن و هەروەها هەمیشەش وەک مامۆستا ئیدریس ئاماژەی پێکرد ینی حەقیقەتێک هەیە دێمە دانی پێدا بنێن ئەو خێزانانەی کەوە خێزانێکی ئایندارن و هەروەها ئەو کەسانەی لە ڕووی ئاینیەوە پابندێکی تەواویان هەیە بەرگەی ناڕەحەتیەکانەگەن خۆی کاکدانە کە بەرگەی ناڕەحەتیت گرت کە ئارامت هەبوو کە سەبرت هەبوو ئەمە ینی دەرونێکی بێز دێ هۆکاری ئەوەی کە مرۆڤ بتوانێت سەبری هەبێ و ئارامی هەبێ و قبوڵی کۆمەڵێک قەدەر و ئەو ناڕەحەتی و تاقیکردنەوەی کەوا دێنە سەر ڕێگەی بیکاوەکو بەشێک لە ئەرک و واجباتی ئاینی ئەمەش وا دەکات کە مرۆڤ دەرونێکی بەهێزیە بێ وە پاڵ پشتی و پشتیوانی ئەم دەرونە بەهێزەشی بەدڵنیایەوە ئاینەکەیەتی و ئێمەش بەدیایکای مەبەسمان لە ئاینی پیرۆزی ئیسلامە ینی تەواوی ئاینی و باوەڕانەشدان کەسانێک هەبن ئاینەکەیان جیاواز بێ بەڵام پاڵ پشتی ئاینەکەیان ویان دەکات لەوایان لێ دەکات دەرونیان ئارامن بۆیە هەموو کۆمەلگایانی کە کۆمەلگایەکی ئاینین و بە جوانی ئاینەکە بەتابەت کۆمەلگای کوردەواری و کۆمەلگای مسلمان لە ڕووی دەرونیەوە بەهێزترن مسلمان ئەگەر مسلمان بێبی لە خۆکوشتن ناکاتەوە مسلمان کە مسلمان بێ ئارامی زۆرترە بە سەبرترە و هەروەها بەرگەی کۆمەڵێک ناڕەحەتی و مشەقەتی ڕۆژگارێکرێ و هەروەها دڵی بەوە خۆشە ڕۆژگارێک ڕۆژێک دێت لە ڕۆژی دواییدا پاداشت ئەدرێتەوە ئەمە وا دەکات ئاین دەرونیان مرۆڤەکان بەهێز بکات.